بیرکاری پۆلی دەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 6. پرسیاری 37 کارگەیەک کارێکی بە شارە سپارد بەرامبەر 60,000 دینار لە هەفتەیەکدا. بۆ هەر کاتژمێرێکی کارکردن 7,500 دینار دەخرێتە سەر هەفتانەکەی. پێویستە شارە چەند کاتژمێر کار بکات بۆ ئەوەی لە کۆتایی هەفتە کراسێک بە 120,000 دینار بکڕێت. ئەو پرسیارە هەڵەکی تێدایە، هەڵەکی زانستی بەڕای من، چونکە لێرە نەدەبووە پرسیارەکە ئەو هابووایە دەبا نووسرابە بۆ هەر کاژێرەکی زیادە کارکردن، نەک کارکردنی ئاسایی، چونکە گریمان شارە هیچ کار ناکە، سفر. گریمان شارە هیچ ئەو 750 وەرناگری، هیچ کار ناکە، دەچی تەنیا 60,000 وەردەگری هەفتەی یەکەم، 60,000 دیش وەردەگری هەفتەی دووەم، دەبیتە 120,000 کراسەکەی دەکڕی بە 2 هەفتە. سفر کارکردن کاتە هەڵەیە لێرە. بەڵام ئەو جۆرە کتێبانە بەداخەوە تا ئێستاش ئەو هەڵانەیان چانە کردیتەوە، هەڵەی دیش زۆرە لە کتێبەکانی بیرکاری پۆلەکانی بنەڕەتی، بەڵام نەدەبوایە لە پۆلی دەیش وێژەی ئەو هەڵە گەورەیە بکرێ. کاتە دەبا نووسرابە بۆ هەر کاژێرەکی، نەک کاتژمێریش، کاتژمێر واتە ئەو ئامێرەی کاتی دەژمێری، بەڵام ئەوانی دیناویان کاژێرە، چەند کاژێر ئیش دەکا. کاتە لێرە دەبا نووسرابە بۆ ئیشکردنی زیادە، چونکە ئەو 60,000 شارا وەردەگری بێگومان دەبی ئیش بکە، ڕەنگە هەفتەی بۆ وێنە 30 کاژێر ئیش بکە هەتا 60,000 وەربگری، پاشان بۆ کاژێری زیادەش 7,500 وەردەگری. شتێکی ئەوە کاتە شتێک لە گۆڕەیە کە هەڵەیە، چونکە ئەگەر ئەمن ئەو پرسیارەی چاکەم ئێستا وەکو دەبینین شیکاری دەکەم بزانن هەڵەکە لەکوێیە. ئەمن چم کردیا گوتمان 120,000 پێویستە، 120,000 بە تەنێ لە لایەکی دایدەنێم، لێرەش 60,000ەکەی وەردەگری هەفتانە، 60,000 وەردەگری، بێگومان دەبی هەفتەک ڕاوەستێتە 60,000ەکەی وەربگری، پاشان زیادەش کار دەکا، هەر کاژێرەی بە 7,500 دینار، ئێکسیش واتە ژمارەی ئەو کاژێرە زیادانەی کە کار دەکا، نەک کاژێری ئاسایی، کاژێری زیادە. بۆیە ئەگەر بەخۆی ڕۆژێ دەبوایە 7 کاژێر ئیشکە، ئەو کاژێرەک دوی دیش دەتوانی ئیشکە، هەتا ئەگەر هیچ ئیش نەکا کاژێری زیادە تەنیا 60,000 وەردەگری هەفتەی. ئەگەر هیچ کاژێری زیادە ئیش نەکە، نەک ئەگەر هیچ ئیش نەکە. کاتە لێرە هاوکێشەکە بەو جۆرەیە، 60,000 لەلایەکی لەگەڵ 7,500 ئێکس ژمارەی کاژێرە زیادەکان دەبی بکاتە 120,000. ئەو جە پاشان ئەمن ئەو 60,000ی دەبە مەلایەکەی دی، دەبەمە ئەو لایە لای دەستی ڕاست، بێگومان دەبی تەکەم هێمایەکەی دەگۆڕدرێ، کە بووە کەم ئەو جە 120 لێ بڕوا دیسان دەبینێتەوە 60، کەواتە ئەو 60 لە ئەنجامی لێ دەرکردنی 120,000 لەگەڵ 60,000. پاشان بێگومان زۆر ئاسان، ئێستا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 7,500 دەکەم، لە کاتی دابەشکردن 60,000 دابەش 7,500 کردی 8 کاژێری زیادە. واتە ئەگەر هەفتەکە توانی 8 کاژێری زیادە ئیشکە، ئەوە دەتوانی دەبیتە 120,000 لەگەڵ 60,000ەکەی دەبیتە هەندێک پارە، لەگەڵ 60ەکەی دەبیتە 120، واتە ئەگەر 8 کاژێری زیادەی ئیش کرد ئەویش دەکاتە 60,000 دینار.
ئەوە بەو جۆرەی. بەڵام ئەگەر هەر هیچ ئیشی نەکرد 60,000ەکەی وەرناگری بێگومان. دەبووە ئەوە لە زیادەیە نەک کاژێرەکانی. ئەوە کەواتە هەفتەیەک ئیشی خۆی بکە، ئیشەکەی کە ڕۆژانە دەیکا، پاشان 8 کاژێری زیادیش ئیش بکە. ئێستا بینە لای ئەم بڕانە هەژمار بکە. پرسیاری 38 سێ پاشان لێرەواتە جاران ئەو کەوانە. سێ جاران لە ناو کەوانەی دوو، دیسان لێرەش هەر کەوانە چیتکە هەیە، بەڵام لێرە جاران نییە چونکە تەنیا جارانی کەمیەکە. پێش هەموو شتێک ئەگەر ئەوها کەوانەی زۆر دیت، کەوانەی ناوەندێ چاکە، واتە یەکەم کەوانەی چاکە 5 ئەوانەی دی هەم وەکو خۆی بنووسەوە. سەیەکە وەکو خۆی دەنووسمەوە، دووە کەوانەکە وەکو خۆی، دووەکە وەکو خۆی، کەمەکە وەکو خۆی، کۆ دووەکە لێرە وەکو خۆی، هەفتەکە کەوانەکە هەموو شتێک وەکو خۆی. تەنیا ئەو کەوانەی چا دەکەم 5 سێی لێ بڕوا یەکسانە بە 2. ئەو کەمە هەر ئەو کەمەیە لێرە بووە 2، ئەو دووە لێرە دەنووس. ئەو ئێستا دیسان کەوانەی کە ئەو کەوانە مایە ئەوەش چا دەکەم، ئەوەی کوچا دەکەم 3 ڕادەم هەیە، کۆ 2 کەم 2 دەبێتە 0، چونکە کۆ 2 کەم 2 0 تەنیا کەم هەفتەکە دەمێنێتەوە لە ناو کەوانەی هێشتان مایە، هێشتان هەر نابی دەری بینم لە ناو کەوانەی، چونکە لێک درایە لەگەڵ ئەو سێی، بەڵام لێک نەدرایە لەگەڵ ئەو دووەی، چونکە لە مابەینیان کۆ هەیە، ئەو کۆیە. ئەوجە پاشان سێی لێک دەدەم لەگەڵ کەم هەفتەکەی، بێگومان هەمیشە ئەگەر یەک کەم هەبوو لە کاتی لێکدان ئەو کەمە هەر دەمێنێ، بەڵام ئەگەر 2 هەبوو دەبیتە کۆ، کەواتە 3 جاران 7 21 کەمەکە هەر مایە، ئەو کۆ دووەش لە تەنیشتیدا دەنێم. ئێستا زۆر ئاسانە، کەم 21 کۆ 2 لێدەرکردنە هێمای ژمارە گەورەکە دادەندرێ، ژمارە گەورەکەش هێمایەکەی کەمە 21 2 لێ بڕوە، ئەگەر 22 لێ بڕوە 18، بەڵام 21 2 لێ بڕوە 19، کەواتە دەبیتە کەم 19. ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەت بوو، پرسیاری 39 لێرەش دەبی ئەمن لە ناوەوە دەست پێ بکەم بێمە دەرەوە. لە ناوە جارێ وەکو ئەوی وایە ئەو کەمەی لێگەڕێم، ئەوەش لێگەڕێم، ئەو سێش لێگەڕێم، تەنیا تەمەشای ئەو کەمەش جارێ دەست لێ نەدەم، تەنیا 5 توان 2 دەکات چەند، واتە هەموو ئەو شتەکانی دی وەکو خۆی بنووسمەوە، کەم 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 کەم، کەوانە کەوانە، سێ سێ، هەموویان وەکو خۆی، تەنیا 5 توان 2 بکەمە 25. ڕەنگە یەکێک وا بزانی چونکە لێرە کەم هەیە دەبیتە کۆ 25، بەڵام هەڵەیە لۆ چونکە کەمەکە توان 2 نییە، تەنیا 5ەکە توان 2، واتە ئەو کەمەی نابی تەمەشاکەم، تەنیا 5 توان 2 دەکا 25. ئەوجە کەمەکەش بە خۆی لەوەیە داینێمەوە لێرە وەکو خۆی کوبوو داینێمەوە. ئەوجە ئێستا تەمەشایکەم، ئێستا لە کاتی 25 توان 3 ناچارم کەمەکەش لەگەڵ دانێم، چونکە لێرە کەمەکەش توان 3ە، کەواتە یەکەم جار با ئەو کەمە هەر وەکو خۆی بمێنێتەوە، ئەوە لە گەر نییە، ئەوە لە دەرەوەیە. ئێستا ئەو کەمە جارانی خۆی 3 جار، واتە کەم جاران کەم جاران کەم، چونکە تاکە ئەگەر کەمەکان تاک بوون دەبی کەمەش کەش هەر هەبی هەتا ببیتە جووت، واتە ئەنجامەکەشی دەبی هەر کەم بی. ئەوجە لەبەر هەندێ دەبیتە کەمەکە هەر دەمێنێتەوە، ئەو 25ش توانی 3 دەکەم، واتە 25 جاران 25 جاران 25 دەبیتە 15,625. پاشان ئەو کەمەی لێک دەدەم لەگەڵ ئەو کەمەی، چونکە کەوانە هەیە لێکدانە، ئەوجە دەبیتە کۆش پێی ناوێ بنووس، کاتە هەتا ڕادەیەک ئاسان نییە ئەو جۆرە پرسیارانە هەیە، یەکسەر دەینی ئەو دوای لێک دەدا لەگەڵ ئەو سێی دەبیتە 6. هەڵەکی گەورەیە، چونکە لێرە ئەو کەمە توان 2 نییە، بەڵام توان 3ە،
کەواتە ناتوانم ئەوها بکەم. ئەگەر بەهات با کۆبە دەمتوانی ئەوها بکەم، بەڵام لێرە چونکە کەمە ناتوانم ئەوها بکەم. ناچارم یەکەم جار کەمەکەی بنووسمەوە، پێنجی تەنیا توان دوی بکەم، پاشان ئەو جا کەمەکەش توان سێ لێرانە، چونکە کەمەکە کەتیتە ناو کەوانەی. ئێرە ئەم دەستەواژە بیرکاریانە چی دەگەیەنێت باسی بکە. پرسیاری چل لێرە کو دەیخینمەوە ئەوها دەیخینمەوە وای گەورەترە لە کەم پێنج. ئەگەر لێیان پرسیم نمونەیەک بینە وای چەندە گەورەترە لە کەم پێنج، ئەوجا بۆ وێنە دەتوانە بڵێم وای یەکسانە بە یەک، چونکە یەک گەورەترە لە کەم پێنج، یان وای یەکسانە بە سفر، چونکە سفر گەورەترە لە کەم پێنج. ئەوجا لە کەم پێنجەوە کەم چاریش گەورەترە لە کەم پێنج، کەم سێش گەورەترەوە، تا وای تەنیا ئەوەیە گەورەترە لە کەم پێنج، گچکەتر نییە. واتە ئەگەر گوتیان وای دەکاتە کەم شەش هەڵەیە، چونکە کەم شەش گچکەترە لە کەم پێنج. بەڵام نازانم وای دەکات چەند، هەر ئەوەندەی دەزانم کە گەورەترە لە کەم پێنج، ئەوها دەیخینمەوە گەورەترە لە، یان کەم پێنج گچکەترە لە وای، بەڵام ئەوە هیچم بە هیچ ناکە، هەمیشە لە وایەکەوە دەست پێ بکە. وای گەورەترە لە کەم پێنج، یان کەم پێنج گچکەترە لە وای. ئەمن هەمیشە لە وایەکەی دەست پێ دەکەم. لێرە ئێکس گچکەترە لە سێ، بەڵام گەورەترە لە کەم سێ. ئێکس بچووکترە لە سێ، بەڵام گەورەترە لە کەم سێ. واتە ئێکس چەندە؟ ئێکس ڕەنگە یەک بی، چونکە یەک گچکەترە لە سێ، گەورەتریشە لە کەم سێ. ئێکس ڕەنگە سفر بی، ئێکس ڕەنگە کەم دوو بی، چونکە کەم دوو گەورەترە لە کەم سێ. ئێکس ڕەنگە کەم یەک بی، ئێکس ڕەنگە دوو بی، ئێکس ڕەنگە یەک فاریزە هەشت بی، کەواتە ئەوانە هەموو دەی. بەڵام ئێکس چار نییە هەرگیز، چونکە چار گەورەترە لە سێ. ئێکس هەرگیز کەم پێنج نییە، چونکە پێنج گچکەترە لە کەم سێ، کەم پێنج. کەواتە بەو جۆرەی دەبی بزانم ئێکس چەندە. لێرە چل و دوو وای گچکەترە و یەکسانە بە یەک، یان یەکە یان گچکەترە لە یەک، بەڵام یان کەم یەکە یان گەورەترە لە کەم یەک. کەواتە وای گەورەترە یان یەکسانە بە کەم یەک، گچکەترە یان یەکسانە بە یەک. واتە چەند؟ ئایا وای دەکاتە دوو؟ ناکاتە دوو، چونکە دوو دەبی گچکەتر بی لە یەک، دووش گەورەترە لە یەک، کەواتە نابی. وای دەکاتە کەم سێ؟ نابی، چونکە کەم سێ گچکەترە لە کەم یەک، وای گەورەترە لە کەم یەک. وای دەکاتە سفر؟ بەڵێ. دەکاتە کەم یەک؟ بەڵێ. دەکاتە یەک؟ بەڵێ. بەڵام نابی هیچ کات گچکەتر بی لە کەم یەک، هیچ کات نابی گەورەتر بی لە یەک. واتە نابی دوو بی و سێ بی و چار بی و هەزار بی و شتیوە. چل و سێ ئێکس تەنیا گەورەترە یان یەکسانە بە کەم سێ. واتە ئێکس نابی بکاتە گچکەتر بی لە کەم سێ، نابی بکاتە بۆ وێنە، نابی بکاتە چوار، کەم چار ببوور، نابی بکاتە کەم چار، چونکە دەبی گەورەتر بی لە کەم سێ، کەم چاریش گچکەترە لە کەم سێ. ئایا ئێکس دەکاتە هەزار؟ بەڵێ، چونکە هەزار گەورەترە لە کەم سێ. هەموو ژمارە پۆزیتیڤەکان گەورەترن لە کەم سێ. کەواتە ئێکس دەکاتە 4 ملیۆن، دەکاتە 7,000، یەکسانە بە کەم یەک، چونکە ئەویش گەورەترە لە کەم سێ. یەکسانە بە سفر، ئەویش گەورەترە لە کەم سێ. بەڵام بۆ وێنە ئێکس هەرگیز ناکاتە کەم 16، چونکە گچکەترە. کەواتە ئەوها خینەوە کەم دەبی، ئەوها بی. ئەوە دەربارەی لاپەڕە 6 دەربارەی هاوکێشە و دەربارەی
ئەژمێرکردنی بڕ و دەربارەی لێکدان، دەربارەی توان، دەربارەی کەوانە، دەربارەی خیننەوە، دەربارەی گەورەترە لا یان گچکەترە لا. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەرچەندە وانەکی زۆر کورت بوو، بەڵام لەوانەی داهاتوو باسی لاپەڕە ژمارە 7 دەکەم هەتا ئەو کات هەر بژی.